ئەوە هەموو پیسیە ئەوە ڕێخەلەکۆرەکەی تەقیە ژانێکی زۆر زۆری هەبوو زۆر ئەوە میهرەبانی ئەو ئیشە جوانانە دەکا ئەوە سەری ئەپێندکسەکەی ڕێخەلەکۆرەکەی و سەر ڕێخەلەکۆرەکەیە هیناوە ئەوە شێوەی لێی دەکەینەوە بە ئەمێر میگاشوت نەزەرم بە ئەوە وەی دەکاتن توش نزیکی نابێتن ئەوە ڕێخەلەکۆرەکەیە تەماشا چەند دوور درێژە ئەوە ئێستا بە دوو جارە کارمان قسەکەم بدێت داوی دۆنیشان پسان ئەجا لەبەر داوی سێیان هەندوو گاشووری تێدەگەینەوە ئەوە شێوەی ڕێخەلەکەی دەبڕی تەماشاکە ئەوە شێوەی ما یەکەم جارێکم ژیان زۆر کرد لە زگم کە دوای هاتنە دکتۆر بەس داخلکراین و ژیانەکەم هەرە بوو ژیانێکی زۆر بوو بەڕاستی ژیانێکی زۆر بوو دوای سۆنەر و دەرکەوت ڕێخەلەکۆرە بوو دکتۆر دلێریش عەمەلیاتەکەی لێ کردین زۆر سوپاس بێت ئێستا کە کوین ئێستاکە زۆر باش دێگڵایکی بکە درت خۆشە با پێکەوە لایکەچی بکەین میهرەبانی دڵسۆزی و لێزانی